لەناو فڕۆکەخانەکان پێوانەی دووری کۆمەڵایەتی جێبەجێ دەکرێت. هەروەها دەبێت لە کاتی سەرکەوتن بۆ ناو فڕۆکە لە ناو فڕۆکە و لە کاتی گەیشتن بۆ شوێنی مەبەست ئەو ڕێنماییانە جێبەجێ بکرێن. ئێمە هەوڵ دەدەین سیستەمی خود تۆمارکردن لە کاتی گەیشتن بۆ ناو فڕۆکەخانەکاندا بنین بۆ ئەوانەی حەز دەکەن بەکاری بهێنن بۆ ئەوەی کەمترین بەرکەوتن لەگەڵ فەرمانبەراندا هەبێت. هەروەها سەرنشینان و تیمی فڕۆکەوانیش دەبێت لە ناو فڕۆکەکەدا کە مامە و دەستکێش ببەستن. على الله هاخد منك البتاع ده. They are very serious hygiene and safety. چەندین ڕێوشوێنی تون دەگرینە بەر سەبارەت پاک و خاوێنی و سەلامەتی لە سەرەتای دەستپێکردنی گەشتەکانەوە بۆ میسر لەناو فڕۆکەخانە و لە دەرەوەش هەر لە گەیشتنی گەشتیاران بە میسر تاوەکو چوونە هۆتێل و چەشخانەکان و باڕ و مەلەوانگە و کەناری دەریاکان هەموو شتێک تەنانەت لە مۆزەخانە و شوێنەوارەکانیش.